خێر بێن ئەم بابەتەمان بابەتێکی گرنگە و وەلەوانەشە تۆزێ بۆ خانمانیش زیاتر گرنگتر بێ وانە ئێستا پیاوانیش ئەو کێشیانێ ینی چارەسەری خوانەکان لە ڕووی جوانکاری و ڕەنگکردنی و قژیان و بۆ ئەوی مۆدێلەکانی کە هاتووە خاتی تارا زۆر زۆر بەخێر بێ سپاس بۆ ئامادەبوونێ ئەمن سەرەتا بە هەلەوە دەست پێ بکەم ئێستا بینی سنتەرەکان زۆر بۆ لە شارەکانی هەرێمی کوردستانە ئەم سنتەرانش چەنە بۆ بابەتی جوانکاری و چەنە بۆ خزمەتکردنی هاوڵاتیانە بەڵام ئەبێتیوێکی کەمان بیر نەچێت کە دیوی چاودێریکردنە بۆ لەبەرەوەی کە بینی ئێمە لە هەر چوار بلاوە شتمان بوویەتە ناو ئەم شتانەش هەمووی مادەی کیمیاییتیە ئەم شتانە گەر بە ناتەندروست بەکار بهێنرێت زیانمان پێگەێنێ با من لە چاودێریەکەەوە دەست پێ بکەم ئەتوانین بە شێوازێکی باش ئێمە چاودێری هەبێ بەسەر و سنتەرانەوە کە کاری نەخوازراو نەکرێ بەڵێ لە ئێستا ئێمە لیژنەمان هەیە وەکو ئێمەکو سندیکە کار لەگەڵ لیژنەکانە کەنوکو لیژنەی قایمقامەت و لیژنەی چاودێری بازرگانی کە کاری ئەوان لەگەڵ لیژنەی تەندروستیشمانێ لە هەمان کاتە کە کاریان ئەوەیە چاودێری ئەم سنتەرانە ئەکەن بۆی بزانن کوالەتی موادەکانیان و ئیکسپایریان بەڕاستی چاودێرێکی باشمانێ لە ئێستا دەستا خۆش بێ جا هەر بۆ بەدیهێنانی ئەم ئامانجش ئێوە سەمینارێکتان ساز کردووە باسێکی سەمینارەکەمان بۆ بکەن چیتیایە زیاتر تشکرایە سەری سپاس بە کورسات کەمیشە پێشنگن خۆشحاڵی لەگەڵتانی لەگەڵ هاوکارم کاک میگان من ئەمە پێشێکی ناساندنێ بکەم ئەندامی سندیکەم کەوکو ناساندان بەڵام ئەمە لێرەوە سپاسی سەدیکای کرێکاران بکەم بە تایبەتی کاک چالاک و کاک چۆمان و لەیلا خان کە پاڵپشتێکی تەواوی خانمانەکەن لەم بوارەیە کە ئێماڵەسین بەکردنەوەی ئەم خۆلانە خولی هۆشیاریە زیاتر کە بۆ خانمانی سلێمانی و بێ بەرامبەریشە لە هەمان کاتە ڕاستی کارێکی زۆر باشە لێ ئێستەیە و دوێنێش وەرکشۆپێکمان کردووە بۆ خانمانی سلێمانی سەبارەت بە تەندروستی قژ کە پێش ئەوەی قژەکان کاڵکرێتەوە پێویستەکە پێشەوە قژەکان لە مادەی ئاسن پاک بکرێتەوە و لە کۆتایی کارەکانی شاپی ئێچی قژ دابەزێنێتەوە کە ئەمە کارێکی زۆر باشە لە ناوەندی ئیشەکەی بیکەین بۆی قژەکانمان زیاتر بپارێزین لەو بەرکەوتانی کە هەیە زەرەر و زیانمان پێگەێنێ دەستان خۆش بێت کاک میران زۆر بەخێر بێت زۆر سپاس بۆ ئامادەبوون با لەوە دەست پێ بکەین ئێوە وەکو خاوەنی ئەو شوێنانەی کە کار بۆ خانمانەکەن ئەو کەرەستانی کە لە بەردەستی ئێوە یاخود ئەو سنتەرانەی کە ئێوە کاری تیاکەن پێش هەموو شتێک تا چەند گرنگە ئەم کەسانە شارەزاییانە بێ بەر لەوەی دەست بە نەکارەکەیان بەڵێ سەرەتا دەستخۆشیتان لێکم زۆر سپاس بۆ کەناڵی کورسات بۆم دەرفەتە من لە وڵاتی فیلەندا ئەژیم بۆ ماوەی 3 ساڵ لەوەی خوێندومە بڕوانامەی دیبلۆمە دەستێناوە لە چ بوارەی خوێندوتەکە تایبەتە لە چ بوارێکە لە بواری ئارایشگایە مەبەستم وەکو ناو نیشانەکەی چییە لەوێ هەر لەوێ بەشی پیاوان و ئافرەتان هەیە ئەتوانی بێکۆ هەردووچیان تاوکەی ئەتوانی بەس ئافرەتان یان بەس پیاوان خۆت هەڵی بژێری باشە وتت خوێندوتە اینجا هاتوویتەوە کوردستان بەڵێ هاتمەوە بۆ کوردستان لەگەڵ هاوکارم تاراخانی ئەزیز بڕیارمانە خۆبەخشانە وەرکشۆپێ سیمینارێ بکەین بۆ ئەوەی ئەمانیش بێبەش نەبن لەو تەکنیک و براندە تازانە و ئەو زانیاریە تازانی کە ئێستا لە بواری جوانکاریە هەیە ئارایشگایان بواری جوانکاری هەمیشە شتی تازەیەت پێویستە 6 مانگ جاریان ساڵی جارێ خۆت ئەبدەیت بکەیتەوە بۆەوەی دوانەکەویت زۆربیانی کەواتە خۆ لێرە شوێنت نییە بۆ کارکردن تۆ لەوێ نیشتە نەخر لەگەڵ هاوکارم تاراخانە من لە وڵاتی فیلندا ساڵۆنم هەیە بەڵام لێرە لەگەڵ تاراخانە هاوکاریەکەکەین و زانیاری بڵاوەکەینەوە تاراخان ئەوەی کە ئێستا ئەبینین لە نێو سنتەرەکانە ئێستا بە پێچیاوازی پیاوانیش کار بۆ خانمانەکەن ینی بە پێچیاوازی کارکردن هەیە بووی کە ڕەنجی قژەکان بۆ نمونە کارکردن لەسەر کۆمەڵێ ئەو مۆدێلەتانەی کە ڕۆژانەیەتە بەردەست ئەمانە تا چەند سنتەرەکانمان ئەوەی کە لە نزیکۆ ئێوە بزانن کەسانیش بەتوانە و شارەزایەتیایە چۆن کاگمیران بۆی خوێندووە کەسانێکیش بێ بۆی بخوێنێن نەک لە خۆیەوە ئەم کە مادانە بەکاربێنێت و دوجار زیانی لێ بکەێتەوە زۆر ڕاستە پێویستەکە تۆ کات کارێکەکەی هەمیشە ئەبدەیتی خۆتکەیتەوە لە کارەکە تا بۆی زانیاری زیاتر لەلا بێت و کارەکەشێ بەرەو پێشەوەیت و کوالیتی شەکەشە بەرزکەیتەوە لە ڕاستیە الحەمدوللا کەسانی زۆر باشمانەیە کە لەو بوارەیە کارەکەن لە ئێستاە بەڵام بەڕاستی ئێستا دنیا سوۆشال میدیا و پێشکەوتنەوە پرۆدەکتەکانش لە پێشبڕکێکی باشان لەو کارەیە بەڵام بەداخەوە ئەو کەسانی کە ئەو مادانە هێنێرە لە ئێستا زۆربووی ئەو شتانەکەی لێرە بەردەست نیە بۆ ئێمە تۆ دواترش کەشتێک بەردەست نەبێت تۆزێ پێی ناگەی زووتر
لەبەرەوە کە ئێستا و موادانی کە ئێمە کارمان لەسەر کردو ئەم وەرکشۆپەمان کرد لەسەری لێرە بەردەست نەبوو بۆیە حەزمان کرد زیاتر زانیاری بگەێنین بۆ خانمانی کە کار لەسەر قش ئەکەن بە تایبەتی چونکە کاڵکردنەوەی قش خۆی بۆ خۆی کارێکی قورسە و لە ئێستاشا خانمان گۆڕانکارێکی زۆر بەسەر قژیانە ئەهێنن ئەو کەسانە بە ئەزمون بەس پێویستە کات ئەبدەیت کەنەوە لە کارەکانیانە بۆ ئەوی زیاتر کارەکانیان بەرەو پێشەوە بەرن. باشە کاک میران ئەمەی کە خۆت بینیوتە و بەراوردێکت ئەنجام داوە چۆن هەڵی ئەسەنگێنی ئەوەی کە لە ئێستایە لە ساڵۆنەکانی هەرێمی کوردستان بەڕێواچێت تا چەند زانستیانەیە یاتان چەند دەبێت گۆڕانکاری بەسەریا بێ؟ ئەگەر ڕاشکاوانە قسە بکەین ئێمە زۆر لە دواوین لەگەڵ بە بەراورد بە ئەوروپا لەبەرەوەی زانیاریکی ئۆتۆمانیە ناخوێنینەوە لەسەری ئەکادیمیانە فێر نەبووین هەر بۆ منە لە شوێنێک ئیشمان کردو و لەبەر دەستا دوای ئەوە فێر بووین و ئەستان خۆمان ساڵۆنێکمان داناوە بەڵام لە ڕاستیدا ئەمە بەشی کیمیای تایە بەشی تەکنیکی تازەی تایە جۆری مادەکان بناسی بیان خوێنیتەوە ئەنجا کاریان لەسەر بکەمانە زۆر زۆر گرنگە. باشە تاراخان باسی ئەوەی کردبوو نمونە تەکنیکی نوێ مادەی نوێ ئێوە باستان لێ کردووە ئێستا زۆرێک لە خاتونەکان ئەچنە ساڵۆنەکان کاتێک قژیان کاڵ ئەکەنەوە یەکێک لەو کێشە باوانە بەرۆکیان نەگرێەوەی قژیانە سووتێت بەڕاستی ئایا لە ڕێگەی بۆ منە تەکنیکێکەوە کە خاوەن ساڵۆنەکەی گرێتە بەر ئەتوانێت وا بکە ئەم کاریگەریە نەرێنیانە لەسەر قژی دروست نەبێت؟ بەڵێ داوا لە هەموو ئارایشگاکانەکە ئەگەر بتوانن لەگەڵ هەر کاڵکردنەوەیکی قژا پلکس بەکاربێنن. پلکس مادەیەکە کە لەگەڵ بڵۆندەرە تێکەڵی ئەەکەیت یان هەنە جار بە شێوی سپڕا ئەیی لە قژەکە یان لەگەڵ بڵۆندەرە تێکەڵی ئەەکەیت قژەکە ئەپارێزێ لە وشک بوون و قرتان بەبێ ئەوە من هیچ کات ئەو ئیشە ناکەم هیچ کات کاڵکردنەوەی خژ ناکەم لەبەر ئەوەی پرۆفیشناڵترین کەس بێنە ئەکادیمیترین کەس بێنە لە جیهانە ئەگەر بێت و قشقاڵ کاتەوە ئیلان هەر ئەسووتێت ئەوە ئینکاریتیان ناکرێت لەبەرەوە شتێکی کیمیاییە بەڵام بۆ ئێمە پارێزگاری لەو قژە بکەین پێویستمان بەوەی پلکس بەکار بهێنین ئەو پلکسە ڕێگری ئەکات لە قژەکە لە وشک بوون و ماندووبوون و قرتان. زۆر باشە تاراخان زۆر کات ئەو خانمانەی کە بڕیارێنی تر گۆڕانکاری لە قژیانە بکەن کاڵی بکەنەوە لەوانەیە ئەمەش کۆمەڵێ مادە بەکاربێن وەکو کاک میران ئاماژەی پێ هەندێکیان خۆیان کۆمەڵە گرفتی ڕووتانەوە یاخود نەخۆشی پێست یاخود لەوانەیە ئەگەر ئەم مادەی بۆ بەکاربێنی ئەمەنەی کە کاریگەریەکانی زیاتر بکە لەسەری ئایا بە شێوازێکێ ئێمە هەر کە چووە لای ئیتر بەس بیلەوە کاتویشەکەی بۆ بکات و تاو نەک پێی بڵێ جارێ لە پێویست ناکات تۆ بێ قژی خۆت بپارێزی بە قەوەتی کەیت قژەکەی خۆ بەهێزکەی ئەجا دوای بیلۆکەی تۆ ڕەنگی جیازی بەڵبژێری ئەمە چند کاری لەسەرکرێت تاوان ئێمە بێ خۆمان هۆشیار بین داجەش ئەو کەسانی کە نەلامان بۆ کارانە ئەوانی زۆر هۆشیار بن لەبەرەوەی ئێمە کە کارێک بۆ قژەکەین ئەبێ پێشینەیەکی هەبێ لە لامان کە بزانین پێشتر ئەو کەسە کە قژی کاڵە کاتۆیان هەر بابەتێکی کاکات پێشتر چی کردووە زانیاری تەواوی لێوەرگرین دوجار بڕیار بین کارێکی بۆ بکەین لەبەرەوەی لە ئێستا خانمانی ئێمە بەڕاستی هۆشیارن الحەمدولله بەڵام لەبەرەوەی زیاتر ئەوەی کە باوە ئێستا قش ئەڕوتێتەوە فەسڵە بە تایبەتی و گلەیەکی زۆریانەیە خۆی بەڕاستی کێشەی تەندروستی زۆرە بەهۆی کەمی ڤیتامین و ئاسن و کەش و هەوا گۆڕانکاری وەرزەکان ئەمە خۆی بۆ خۆی کێشەیە بۆ قژڕوتانەوە دوجاریش ئەوە لە ناوە دروستە بێ کاتێکیش لە دەرەوە دروستە بێتە هۆی قرتان و پچڕانی قژەکە پێویستە کات و کەسێکێتە لا جارێ پرسیاری لێکی قژە ئەڕوتێتەوە ئایا پێش وەخت خەنت لایەوە لە قژت یاخود کیراتینت کردووە اینجا بینە سەر و بابەتانی کە ئێمە کاریان بۆ بکەین دوجار کە هۆشیار بوون مادە باشەکانمان لەبەردەستا بوو ئەتوانین کارێک بکەین کە کەمترین زەرور زیان بەر قژەکان بکەوێت بەڵام ئەگەر تۆ پرسیاری لێ نەکەیت و ئەویش نەهۆشیارانە بێتە بەردەست و کا بەس تەنیا کارەکە هەدەفی بێ بیکات دوجار ئەمە کارێکی زۆر غەڵەتە لە دوای بۆ نمونە مانگێک دوومە ئەترۆ قژا بێتە هۆی پچڕان و ڕوتانەوەیکی زیاتر و هیلاکبوونی زیاتر لە جیاتی ئەوەی سوود لە جوانەکەی وەربگرێ زەرمەند دەبێت و دڵشکاوە بێ لە کارەکەی کە کردوێتی لانێستا کاتە بینەران مەنگوێر لە تۆڕەکەی ئەماگرم بۆ نمونە پیاوەکان بڵێنم پەیوەندی کەی بە ئێمەوەی بەڵام کاتێکە گەل لە کۆتاییە خاتونێک بە جوانی دەرکەوت هەموو کەسێک بێگومان چێژ لەو جوانی بێگومە بەتای بە هاوسەرەکانیان تاراخان ئێستا هەندێک لە کەسەکان هەیە لەوانەیە قژیان خانەی پێوەیە ئەمانە خۆتانانێ زۆر ئێوە ئەم قسانە بەرگوێتان بکەوێ بۆ نمونە قژی تۆخە لە پڕادێ دەڵە بیکا بە ڕەنگی قژی جەنابێت ئەمانە لەوانەیە زۆر لە لای ئێوە ڕوبەڕوو ببنەوە ئێوە ڕێنماییتان بۆ خاتووکردنەکان چیە کاتێکیانەوەی گۆڕانکاریەک لە ڕەنگی قژیانە بکەن
پێویستەکە خانمان لەوە زۆر هۆشیار بن کە ساڵانە ناکرێت جارێ دووجار گۆڕانکارێکی واسەری بەسەر قژیا بێنێ بۆ نمونە خەنەی کردو بیوێ لە ماوەی ئەو ساڵەیە قژیشی کاڵکاتەوە بۆ نمونە لە ڕەنگێکی گەرمەوە باز بات بۆ ڕەنگێکی سارد ئەمە کارێکی زۆر هەڵەیە لەبەرەوەی خەنە کەڤەرێکی زۆر ئەستورەکە بە دەوری قژا دروستە بێت ڕێگە نایە بە شتانی کە کاپتنە ناو پیگمنتیشنی قژەکان و گۆڕانکارێکی جوان دروستکەن لەبەرەوە پێویستە کات خانمان کە خەنە بەکارێن بە تایبەتی 6 مانگ بۆ ساڵێک بە هیچ شێوە دەستکاری قژەکان نەکەن لە دوای ئەوەش هەمیشە تێستێ بکرێ بۆ قژەکان بزانە تا چه ئاسێک ئەتوانی ئەم گۆڕانکارێ بۆ خانمە دروستکەی کە داواکاری هەیە لە ڕەنێکی بەم شێوەی ئێمە کاڵیشەوە کاتە سەر خەنە ئەمە کارێکی ئاسانە بۆ کەڤەرێک دروست دەکاتەوە بەڵام گۆڕانکاری ئاوا سورعەت لە ماوەی ساڵێکە تەنیا زەرەر و زیان و هیچ شتێکی تر نییە بۆ قژەکە زۆر باشە کاک مینا خەریکە کەن بە مەوزوعی خۆیان دارەوە نەشی تۆزێت ڕۆشتن با تۆزێ باسی پیاوانیش بکەین ئێستاش پیاوان نەچنە سنتەرەکان یاخود ئەیانەوێ قژیان بە شێوازێ لەم ستایلە تازانە بێ و زۆر کاتیش هەوڵێن کۆمەڵێک گۆڕانکاری لە قژیانە بکەن ئەو کەرەستانی کە خانمان بەکارێنن جیاوازە لەوەی کە پیاوانیش بەکاری بێن یاخود نەخێرەوانیش دەتوانەوە بەکاربێنن کەرەستی کاڵکردنەوە هەمان کەرەستەیە توانی بەکاری بهێنیت بۆ یەکانیش تقریبا هەرامان کەرەستەیە لەگەڵ ئەوەی کە ئێستا کۆمەڵێک لە سنتەرەکان کاری جیاوازتر بۆ پیاوانەکەن لەوەی کە هەندێکیان قژیان زۆر تەنکە کۆمەڵی مادەی کیمیاییان بۆ بەکارێن لەگەڵ ڕەنگکردنەکە تۆی کە زانیاری دووەرگرتووە ئەمانە بەردەوام بەکارێنانی زیانیە بێ یان نا بەڵێ بێگومان زیانێکی زۆری ئەبێت بەڕاستی ئەگەر ڕاشکاوانە قسە بکەم لەوانەیە لە ڕووی کوالێتەوە شتێکی ئەو تۆ بەردەست نەبێت لە کوردستانە هەیە بەڵام بە ڕێژەیەکی کەم بەڵام بۆ نمونەکە من لە وڵاتی فیلەندا ژیم لەوێ کە هەج بەرهەمێک بزانن مادێکی تیا زیانی هەیە بۆ قش ئەو بەرهەمە هەمووی ئەکشێنەوە دووبارە بەرهەمەکە ئەپدەیتەکەنەوە و شتێکی نوێترت پێشکەشەکەن ئەڵەن ئەمە مادێکی زیان بەخشیتە بە تایبەتی یەکێتی ئەوروپا جەخت زۆر لەسەر ئەوە ئەکاتەوە کە ئەبێت ئەو بەرهەمە هیچ مادێک یان هیچ مادێکی تیانە بێت کە زیانی هەبێ بۆ قش زۆر گرنگە بەلایەنەوە بەڵام بەداخەوە لێرە ئەو مادەی زیان بەخشەکان ئەوەی کە بۆ خۆت بەدیت کردو لە بۆیەکانی کوردستان کامالەیان ئەوەی بۆ نموناڵن ئامۆنیاکی تیانە بێ ئەمانە تا چەند تۆ ڕێنمای خاتوونەکانەکەی پابند بن تۆزر حەزەری ئامانە بکەن بەگشتی پێم باشە بەرهەمێ بەکاربێنن کە ناوبانگی هەبێت و کوالیتێکی باشی هەبێت و ساڵۆنەکانیش ئەبێت بەرهەمێک بەکاربێنن کە کوالیتی هەبێت تەنها بیر لەوە نەکەنەوە کە شتێک هەرزان بێت هەر شتێک مادی یان شتی بەرهەم شتی بە سوودی تیا بێت بێگومان نرخەکەی جیاوازترە لە بەرهەمەکانی تر منۆکو شخصی خۆم یان وەکو هاوکارم هاوپیشەم تاراخان بەرهەمێ بەکارێنین کە زیانی نەبێ بۆ قش لە بەرەوەی ئێمە بۆ یەک ڕۆژ و دوو ڕۆژ ئیش ناکەین ئیشێکەکەین پیشانی خەڵکیین دووبارە ئەو کەسە پرسیارەکە لەکوێ ئیشەکەت کردوویەنەوە بۆ لامان وایە باشە تاراخان ئێستا مادام سەرکۆ لەگەڵ کاک میران باسی پیاوانی کرد ئایا بوون منە هەر دوێنە لە سەمینارەکە خاوەن ساڵۆن بوو خاوەن سەرتاشخانە هەبوو ئەویش ئامادە بوو بێت ئێستا بەدر لە پیاوان کە لەوانەیە لە ماڵ و ڕەنگی با بڵێن قژ کە سپی ئەبێت بە بۆیەکی تۆختای پۆشن هەبوو بۆ نمونە بۆ گەنجان بێت بە دوای ئەوە بێ بزانێت تەکنیکە نوێەکان چێ بۆی کە کوڕەکانیش سوود وەرگرن لەم تەکنیکانە لە خولەکانە بەشداریەکەن بەڵام ئێوەکو سندیکا چەند بەشێکمانەیە دەلاکیمانێ و ئارایشگەکانمانێ ئێمەکو خۆمان هەمیشە ئەبدەیتین لەو کارەیە بەڕاستی ساڵانە خول ئەەکەینەوە سەبارەت بە کیراتین کاڵکردنەوەی قژ ئەوانەی زیاتر زەرەر بە قژەکانە گەێنن وەکو ئەوەی کە کاک باسیشی کرد بەڕاستی جیاوازی چێ لە بینی پیاوژنە هەمیشە خانمان کەمتر معارزن بۆ ئەوەی کە قژیان نەمێنێ بە تاوەتی پیاوان زیاتر معارزن بەوە کە قژیان نەمێنێ لەبەرەوە ئێمە بەرکەوتی زیاترمانەیە لە کارکردن لە پیاوانە ینی زیاتر هەوڵین بۆی قژمان کاڵکەینەوە ڕنگ گۆڕین کورتیکەینەوە درێژیکەینەوە بەس پیاوان نەخێر ئەو دەرفەتیان نییە زۆر ئەو کارە بکەن لەبەر ئەوەی قژیان ئەوان زووتر ئەڕوتێتەوە کەم ینی نابێ بەرکەوتی زۆریان هەبێ لەگەڵ ئەو مادانەیە هەرچەنە ئەم مادانە بەڕاستی کە ئێمە دوێنێ وەرکشۆپەکەمان لەسەر کردو حەزەکەم جەختی لەسەرکەمەوە ینی کە تۆ قژکاڵ ئەەکەیتەوە ڕاستەوە خۆ با پلێکسیش بەکاربێنی بەڵام پێش ئەوەی پلێکس بەکاربێنی ئەبێ ئەو قژە پاکەیتەوە لە مادەی ئاسن کە لە ڕێی ئاوە لەسەر قش ئەمێنێتەوە دوجار تۆ کەمترین زەرەر بە قژەکە ئەگەێنی حەزم کرد کاک میران زیاتر باز لەسەر ئەوە بکە کە ئەو مادەی لێرە بەردەست نەبوو بەڕاستی ئێمە حەزمان کرد زیاتر ئەوە هۆشداری بدەین کە پێشەوەی قژەکان کاڵکرێتەوە مادەی ئاسنی قژ لا ببرێت چکە لە ڕێی ئاو هەواوە بە جێماوی ئەبێ لەسەر قژ حەوت جۆر کانزامان هەیە لەبەرەوەی کە ئەو کانزانت لا بە لەسەر قژەکە و کاتاتوانی قژەکە جوانتر کاڵکێتەوە کەمترین زیان بە قژەکە بگەینی ڕاستە
کاک میران لەگەڵەوەی کە ئەبینی ئێستا بە تایبەتی لەوانەیە خانمان بچنە ئارژگایەکان و کەسی شارەزایان ئێوە لەو بوارەیە کارەکەن هەندێک لەو بینەرەکانمان لەوانەیە پیاوەکان بڵێن ئێمە خۆمان لە ماڵەوە بۆیە لە قژی خۆمانەی تر بەوەی کە قژی تەنک بووە ئیتر لە تەمەنێکە ئەشیوە قژی ڕەشکاتەوە یانی زۆر جار کۆمەڵێک بۆیە بەکارێنێ بە هەروە باسیکەین ئەمەونەی کە زیانی پێکێنێ ئەین ڕاستە قژی بۆ ڕەشەکاتەوە زۆر جار پێسەکەشی ڕەشەکاتەوە ئەمانە کارێکی دروستە یاخود پێویستە پرس کات مووی پێستی لەگەڵ چ مادەیەکا گونجێت و چی بەکاربێنێ ئەنجاو کاتە بەکاری بێت بەڵێ من لەگەڵ ئەوەیان نیم سەر بەخۆ خۆت بۆیە بکڕیت و بەکاری بهێنیت لەبەرەوەی لەوانی زیانت پێ بگەێنێت پرسیار لە کەسێکی ئەکادیمی بکەی ئەگەر نەشتی بۆ ساڵۆنێک بۆ نمونە تۆ بۆیەک بەکارهێنیت زۆربەی بۆیەکانی وڵاتی ئێمە پرسیارم کردووەڵێن بێخی سەرە کزێنێتەوە ئەوە زیانێکی زۆر بە بێخی سەر ئەگەێنێت ئەبێتە هۆی تێکشکانی تاڵەکانی قژ و هەروەها بێخی سەر کە بێتە کێشە بۆ پێستی سەر دوایەوە بە داوانەیە ماوەیەکی درەنگ بتوانانی چارەسەری بکەیت و سەردانی پزیشک بکەیت بەڵام زۆر گرنگە کە تۆ بۆ یەکی باش بەکاربهێنیت یان سەردانی ئارێژگایکی ئەکادیمی بکەیت بۆەوەی بە دووربی لەو کێشانە زۆر جارسە هەر ڕەنگەکانی زۆر جیاوازە ینی کەسێک کە یەکسەر بۆ یە کاکسە پێوی دیارە ئەوە نییە بڵێ گونجاندن هەبێت تاڕاخان ینی بۆ نمونە تۆ بڵێ ئێستا قژی من و کامینا قژێکە لەوانێت تۆزێ ڕژ بێ زۆر ڕژ نییە ئەگەر تۆسێ چەند تاڵێکی سپیتیەکەیان سپیە بێ هەڵە بۆ یاخێکی ڕەشیەکە یەک کامل ڕەشە بێت هێتی خۆشیەسی پێ ناکەن جە زۆر جایژەڵێ من پرسیارم کردو بەڕاستی لەسەر و بابەتاڵێ هەموو شۆردنێک یەک دنیا ڕەشاویەتە خوارەوە جا تارەخان ئەم پرسیار ڕوبەرتەوە ئەمە خراپی کوالێتی مادەکەی یاخوچی لە بۆی پیاوانە عادەتەن ڕەنگە کاڵەکان کاری پێ ناکرێت لەبەرەوەی پیاوان لەگەڵ ڕنگۆڕکەی زۆرانی و ئێمە بچنە سەر بابەتە کاڵەکان ئەو ڕەشە تۆ خەژنا بەڵام بۆ پیاوان عادەتەن بەڕای منیش لە شوێنێک بیکەن کە ئەو کاری تیا بکرێن نەک خۆیان سەر بەخۆ لە ماڵە بیکەن لەبەرەوەی عادەتەن قژ کەس پێ بێ و ڕەشەکرێتەوە بێ ماش و برنجی بۆستێتەوانێ ینی کۆنتاکتە دروست کرێت چۆن قژ نەحتی بۆکرێت ئەبێ بە هەمان شێوە بۆ یەکەشی بۆ بکرێ نەک بەو شێوازە بێت بەڵە کوالەتی شتەکان فەرقەکە بەڵام ئێستش لە بازارە شامپۆیەک بەردەستە نا ڕەنگی پێستەکەت ڕنگ ئەگرێت نا قژەکەشت بڵێن ئەو ڕەشاوە ئاەوە تا چەنەمە تەندروستە بەڕاستی من ئێمە خۆمان کارمان لەسەر نەکردووە بەڵام ئێستش ئەوە هەیە کە خۆیان شامپۆیەکەی لە ڕێی شامپۆوە قژەکانیان ڕەنگەکەن بەبێ ئەوی ڕەشاو بێتە خوار و پێستەکەشیان ڕەنگری ئەو ڕەشەش بێت کە ئێوە باسیەکەن ببەخشە ئەفو تارەخان ئەو شامپۆیە من زۆر پرسیارم لێکەن لێرە بەڵام لە ئەوروپا هیچ بەردەست نییە لەبەرەوەی شامپۆیە کە تۆ پێشووی قژت ڕەشەکاتەوە حتمما بە مادێکی کیمیایی زۆر کە کاریگەری ئاوا هەبێ بەجێبی هەڵێ لەسەر قژێک سەر ڕەشیکاتەوە من ئەو شتم لە ئەوروپا هیچ نەبیست و نەبینی بەڵام هەیە وەکو شامپۆ هەیە بەڵێ هەیە بەڵام زیانی لە ڕێگەیەکی ئاسانترەوە بە قژەکە لە ڕێی ئۆکسجینەوە بکاتە قژەکە لە ڕێی ئاوکردنەوە و ئەو مادانەوە ئەگات وەکو تۆنەرێک من لەو بڕواە من خۆمەڵم ینی تەجروبەم نەکردو بەکارم نهێنەوە بەڵام لە ئێستا بەرگوێم ئەکەوێ زۆر لە ماڵەوە خانمانیش بە هەمان شێوە ئەوانی کە قژیان ڕەشە ناچن ئارایشگاکان و بۆ شامپۆی کارەکەیانەکەن و باشیشە بەڵام تا چەند کوالەتی ئەو مادانە باشە و زەرەر و زیانی نییە تا ئێستا ئەوە بەڕاستی یەک لایەنە بۆتوانێت خۆی ئەوەی کە زۆر جێگەی داخێ مەسا بەدەست ڕێکلامەوە ناڵێنین لە ناو تۆڕە کۆمەڵاتەکانە ئەبینین کە شتێک کە تازە بەردەست دەبێت ئیتر با کاک میران بە شێوەیەک ڕکلامی بۆکەن ئیتر کە تۆ مۆکری تاوەتی هیچ مشکلێک نامێنێت ئای زۆردا بەس لە پێناوی کۆمەڵێک بەدەستێنانی بڕەپارێک ئەوکو باست کرد لە ئەوروپا هیچ شتێک لەم شێوانە نییە ینی هەمووی چاودێری هەیە بەسەریەوە چۆن تۆ ڕکلام بۆ شتێکی کە دوای کوالێتەکەی بۆ شێوەیە نەبێت بەڵام ئەوی کە گرنگە یاخوا منەشتی باشمان نەبێت کە بتوانانی سوودی لێ ببینین بەڵام ئەوی کە گرنگە چەند بتوانین کاک میران ئەو شتێک کە بەکارێنین پێشتر پرسیاری بکەین لە کەسی بەڕاستی ئێستا زۆربەی گەنجەکانمان خوێنەواریان هەیە چاویان کراوەتەوە لە ڕێی سۆشیال میدیا و ئەنتەرنێتەوە ئەتوانین پشتی دەبەکە بخوێنینەوە ئەو مادانی کە لە سەرێتی چین ئەو بەرچاوڕوونیەک تیاتێکە بۆ ئەوەی بزانیت جۆری مادەکە چییە تەنانەت ئەگەر کەسەکەش ڕیکلامی بۆ بکە و باسی بکە تۆ پێویستە خۆت بەرچاوڕوونیە بە خۆت بکەیت و ئاسانیکەی کە پشتی دەبەکەیان بخوێنیتەوە چیتیایە و چیتیانێ بۆ نمونە سیلیکۆنی تیانە بێت زۆر باشە مادی کیمیایی کەمتر تیا بێت زۆر باشترە زیان بە قژەکە ناگەێنێت باشە کاک میران ئەمە لای خۆمان زۆر هەیە خاتونەکان هەندێک جار
دەستەکەن بە تاقیکردنەوە بۆ یەک لە قژیانیان ئەوە نییە یاخود بۆ منە ڕەنگە پێشوەکە کەم دەرەکەوێتەوە هەمیسان بۆ یەتر بەسەریاکەن هەنێک جار ماشەڵڵان لێبێ بوێرن ڕەنگی کاڵ ئەیان لە قژیان تا ئەگاتەوە قۆناغی قژەکە پرتەقاڵی ئەبێ قژێکە پرتەقاڵی کراوە یان پرتەقاڵی بووە ڕێگە چارەی هەیە یان تازە ئەبێت دەدەست شووە حسابی بکەیت تۆزێک سەبری لەسەر بکەیت بەڵێ ئەگەر یەکەم جار قژەگێ بۆ لامان ئێمە سەیری ئەەکەین دەستی لێ ئەین یان تێستی ئەەکەین من عادەتەن قژی ئەوروپی کاڵترێکە لە قژی خۆمان لەوێ من چونکە زیاتر ئیشم لەسەر قژی کاڵ کردووە هەستیان پێکەم تا چەند تەندروستیانە قژی خۆشمان ئەوان قژیان لە ئێمە کاڵترێکە ئێمە قژمان تۆخترێکە لەبەر ئەوە لە بواری ئارایشگە کە قژ کاڵەکەیتەوە بۆ نمونە قژی سەرڕەش ئێمە لە وای پێڵێن سەرمان ڕەشە ئەوان قژیان کاڵە درەنگتر کاڵ ئەبێتەوە یان زەحمەتر کاڵ ئەبێتەوە وەکو قژی ئەوروپیەکان کە قژیان کاڵە عادەتەن قژی پرتەقاڵی ئەگەر زۆر ماندوو نەبێ ئەتوانیت دەستکاریی بکەیت بەڵام ئەگەر ماندوو بێت ئەتوانیت تۆزێک پرتەقالەکەی بۆ چاکەیت تاوەکو ئەوەی ماوەیەک پشوو بە قژەکەی بە بەڵام ئەگەر چەند جارێک ڕەنگی کردبێت عادەتەن تۆ چەند جار قژ ڕەنگ بکەی ئەوە تەبەق ئەچێتە سەر ئەوە طبق ئەچێتە سەر ئەو قژە لابردنی زەحمەترە بێ و داوا ئەکەم بە هیچ شێوێک ئەگەر ئەتەوێت قژت کاڵکەیت و قژێکی جوانت هەبێ بە هیچ شێوێک خۆت بۆی نەکەیت چی لە ئارایشگای بۆی بکەیت لەبەر ئەوەی قژەکە بۆی ئەەکەیت زۆر زەحمەترێکە کاڵێکیت و تاکو لۆی سروشتی بێ بۆ نمونە قژی خات و تارە هاوپیشەم ئەگەر دیقەتی بن ئەگەر قژی بۆیە بکات و بێتە سەر ئەم ڕەنگە قەت ئەم ڕەنگەی بۆ دەرناچێت بەڵام چونکە قژی سروشتی خۆیەتی و دەستکاری نەکردووە ئەم ڕانگەی زۆر بە ئاسانی بۆ دەرەچێت باشە تارەخان وەکو دوا پرسیاری من لە بەڕێزت بێگومان ئێوە لە میانەی ئەم هەوڵانە نەتانە زۆرش گرنگی بە ئەوە دەن کە خاتونەکان چۆن هەر خزمەتی ئەم قژە بکەن ئێستا بۆیەیان کە قژی سروشتی بوو بە هەر شێوەیەک بێ ڕێنمایی بەڕێزت چییە چی لە ئەم خولانە زۆر تیش کە خەیتە سەری کەواکات سوود بە سەلامەت و تەندروستی قژی خاتونەکان بگەێنە زۆر سپاس طبعا ئێمە خانمان هۆشداری تەواویان عینیە هەر کەسێک کە پرۆفێژناڵ بە لە بابەتەکەی خۆیان ئەبێ هۆشداری بدا بۆ خانمە ئایا کیراتینی بۆ کراوە لە دوای کارەکەی شامپۆ ئەفتەر شامپۆی کیراتین بەکاربێنێ ئایا قژی بۆ کاڵکراوەتەوە لە دوای ئەوە تایبەت شامپۆ ماسکی تایبەت بە قژەکەی بەکاربێنێ خزمەتی قژەکەی کە کەمتر بچێتە لای کەسانێک کە کاری گۆڕانکاری بۆ بکەن بۆی لە لای کەسێک کاری کردووە هەمان کەس ڕێنمایی باتێ لەسەر قژەکەی بە تایبەتی شامپۆ ماسکەکان لە دوای کارکردنی ئێمە زۆر دەورە بینێ خزمەتکردنی خۆیان دووبارە نەکردنەوەی ئەو کارە لە هەمان کاتا بڵێن لە ماوەی مانگێکا کە تۆ فەرمودیان چەند جارێک قژەکە گۆڕێ بەڕاستی ڕێنمایەکی بیتێ لەسەرەوەی کە چۆن خزمەتی قژەکەی بکات و چۆنیش بیشوە چونکە تۆ کە قژێکت بۆیت کردووە یاخود ڕەن نەکردووە کریاتی نەکردووە پێویست ناکە هەموو ڕۆژە سەر بشوی ناتەندروستە لەبەرەوە ئەوە بێتە هۆکاری خراپکردنی قژەکان نەک باشکردنی کەمشتنی قژەکان خزمەتکردنی بەکارهێنانی دژەگەرمی بە تایبەتی لە کاتی مجەفیفەکردنە و بەکارهێنانی ئەو ماسکانە بەجێنەمانی ئەو مادانی کە بەکاری ئێنێ بە تایبەتی شامپۆ پاکاتەوە دوجار ماسکەکە بەکارهێنێ بە زۆر بە جوانی بیا لەسەر تاڵەکانی قژی و قژەکەی دابێنێ لە هەمان کاتە بۆ ئەو پەڕانی قژ حراشفی قژدا بخرێتەوە لەمان کاتە و بەکارهێنانی دژەگەرمی و سیرۆمی تایبەت بەداخستنەوەی قژەکە بەکاربێنێ ئەمە کارێکی زۆر زۆر باشەکە دەستان خۆش بێت زۆر سپاس